سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش بینەرانی شارپرس هەڵبەتە وەگەوەی کە پێشبینی کراو بوو لەلایەن کەشناسی و بوومە لەرزەزانیەوە بێگومان شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی گرتوۆتەوە کاریگەرێکەشی ئەم شەپۆلە بە دیاریکراوی لە درەنگانی دوێنێ شەو لە ناو سنتەری شاری سلێمانی دەستی پێکردووە و ئەمڕۆ کاتژمێرەکانی بەرەبەیان لێزمە بارانێک لە شاری سلێمانی و لە سنتەری شاری سلێمانی دەستی پێکرد کە لەگەڵیدا هەورە بروسکە هەبوو سەبارەت بە کاریگەریەکان و یاخود بەردەوامی ئەم شەپۆلە بارانبارینە لە ناو سنتەری شاری سلێمانی ئەسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومە لەرزەزانی سلێمانی پێ ڕاگەیاندین کە ئەم شەپۆلە بارانبارینەی کە شاری سلێمانی گرتووەتەوە تاوەکو سبەینێ واتە ڕۆژی یەکشەمە بەردەوامی دەبێت بەڵام بە جیاوازی کاتەکان واتە هەندێک کات نمە بارانە و هەندێک کاتیش بە لێزمە باران دەبارێت و لەگەڵیشیدا هەورە بروسکە هەیە بێگومان پلەکانی گەرماش 5 بۆ 8 پلە یاخود 6 پلە پلەکانی گەرمادا دەبەزێ بەراورد بە ڕۆژەکانی ڕابردوو ئەمڕۆ پلەکانی گەرمادا بەزیوە و سەبارەت بە تێکڕای بارانبارین لە شاری سلێمانی بەراورد بە ساڵی ڕابردوو ئەمساڵ تاکو ئێستا 734 ملیم باران باریوە لە ناو سنتەری شاری سلێمانیدا کە هاوکات ساڵی ڕابردوو 433 ملیم باران باریوە واتە بە جیاوازی ئەم دوو کاتە ئەم ساڵ هەم ساڵی ڕابردوو 301 ملیم بارانبارین بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە بێگومان من دەمەوێت باز لەوە بکەم کە بەدەر لەم شەپۆلە بارانبارینە کە پێشبینی کراو بوو هەڵبەت لە دوو ڕۆژی ڕابردوودا بای بەهێز ڕەشەبایەکی بەهێز شاری سلێمانی گرتەوە کە بەهۆیەوە بەهۆی کاریگەری خێرایی ئەم بایەوە چەند درەختێک لە ناو شەقامەکانی شاری سلێمانیدا شکان یاخود لق و پۆپەکانیان لێ بۆ یاخود هەندێکیان بە تەواوەتی شکان هەر سەبارەت بەم کاریگەری ڕەشەبایی کە شاری سلێمانی گرتوۆتەوە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە شەوی 18 لەسەر 19 مانگی ئەم مانگە لە ڕاگەندراوێکدا باسی لەوە کرد کە لەگەڕێکی بەکرەجۆی شاری سلێمانی بەهۆی کاریگەری خێرایی ئەم بایەوە زیاتر لە 50 دار شکاون کە دیارە خێرایی باکە وەگەوەی کە باز دەکرێت لە کاتژمێرێکدا دەتوانم بڵێم سەروی 35 کیلۆمتر بۆ لە خێراییبا لە کاتژمێرێکدا کە مەژوای کردووە کاریگەری لەسەر بەشێکی زۆر لە درەختەکانی شەقامی شاری سلێمانیدا ببێت بەوەی کە درەختەکان بەشێکیان وەکو ئاماژەم پێکرد یاخود لق و پۆپەکانیان شکاون یاخود بەشێکیان بە تەواوەتی شکێنراون و ئاستەنگی هاوتوچۆی لە بەشێک لە شەقامەکانی شاری سلێمانیشدا بۆ شۆفێران دروست کردو دواتر لەلایەن تیمەکانی شارەوانیەوە دیارەم درەختانە لابراون و ئەم ئاستەنگی هاتوچۆیە بۆ هاوڵاتیانیش چارەسەر بوو ئەمە بەدەر لەوەی کە لە چەند ڕۆژەکانی ڕابردوودا هەفتەی ڕابردوو شەپۆلێکی خۆڵبارین شاری سلێمانی گرتەوە واتە بەگشتی هەفتەی ڕابردوو بە شێوەیەکی گشتی کەش و هەوا ناجێگیر بوو و بەپێی پێشبینیەکانی کەشناسی و کەژناسانیش باز لەوە دەکەن کە کاریگەری ئەم شەپۆلە بارانبارینش کەوەکو پێشبینی کراو بوو تاوەکو کاتەکان یاخود تاوەکو کۆتایی ئەم مانگا بەردەوامی دەبێت و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت کە وەکو ئاماژەم پێکرد لێزمە باران و هەورە بروسکەی لەگەڵ بێت لە بەشێکی زۆر لە شەقامەکانیشدا لافاو دروست دەبێت هەرچەندە ئەمڕۆ لە کاتژمێرەکانی سەر لە بەیانی ئەو لێزمە بارانبارینەی کە لە ناو سنتەری شاری سلێمانیدا باریوە لە بەشێکی زۆر لە شەقامەکاندا ئەو کۆبوونەوە هەبووە بەڵام دواتر لایەن تیمەکانی شارەوانی و یاخود بەرگری شارستانیەوە کۆبوونەوەی ئاوەکە چارەسەر کراوە و پێشبینی دەکرێت وەکو ئاماژەم پێکرد جارێکی تر ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوامی هەبێت جارێکی تر ئەگەری دروستبوونی لافاو دەبێت.